ڕەوشە ئابوووریەکەی جیهان ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر دەبێت لە بەشێک لە نیوە گۆی زەوی بە ڕەوشێکی ئابووری خراپتا تێپەڕ دەبن لە نیوە گۆکەی دیکەی بەهۆی کۆمەڵێک پرسی دیکە و پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان و پرسە ئابوووریەکان کە پێکەوە تۆڕێکیان پێکهێناوە ئەو ململانێ سیاسی و ئابوووریانی کە هەیە ڕەنگە ناوبەناو گۆڕانکاری ئابووری بهێنێتە ئاراوە لە بەشێکی دیکەی زەویدا هاوڵاتیانی لە برسێتی و لە هەژارێکی بێوێنێدا دەژین. جیهان چی دەکات بۆ یەکسانی لە پرسی ئابووریدا؟ ئەم پرسە ئابووریانە تا چەند لە نێو عێراقدا ڕنگدانەوەی هەبووە. پرسی دۆلار دێتە ئاراوە، پرسی دراو لە سەرانسەری جیهاندا بە هەمان شێوە. لەسەرم بابەتە لەسەر ڕەوشی ئابووری جیهان لە نێوان قەیرانی سیاسیەکاندان لەگەڵ بەڕێز نەوزاد هەمەوەندی وەکو ئابووری ناسڕاستەخۆ لە هەولێر و میوانمان دەبێت گفتوگوی زیاتر دەکەین. کاک نەوزاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خوێندنەوەکان چین بۆ پرسە ئابووریەکان لە سەرتاسەری جیهاندا؟ ئێستا دەشێ بڵێن جیهان لە قەیرانێکی ئابووریدا یاخود بە پێچەوانەوە تەنها چەند وڵاتێکن کە ئابووریەکەیان نالەبارە؟ بەڵێ، سڵاو لێ و سڵاو لە بینەرانی خۆشەویست. ئابووری جیهان ساڵ بە ساڵ بەرەو دۆخێکی ناسەقامگیرتر دەڕواوە، ڕێژەی هەڵاوسانێکی خشۆک لە هەموو دنیا بەردەوامە و بەرزبوونەوەی نرخی کاڵا و شتومەک بە شێوەیەکی خشۆک بەسەر هەموو جیهاندا باری دەسەڵاتی خۆی سەپاندووە و ڕەنگە هەندێک لە گۆڕانکاری و هەندێک لە بەرزبوونەوە و هەڵاوسانی نرخی شتومەک و کاڵا و پێداویستە سەرەکیەکان مرۆڤ وەکو ئەو شێوازە خشۆکە هەستی پێنەکا. بەڵام لە عێراق بارودۆخەکان هەر لە 24 کاتژمێرێک گۆڕانکاری گەورە ڕوودەداوە، هەڵاوسان بە شێوەی بەرچاو بەرز و نزمی تێدەکەوێ و گۆڕانکاری ئابووریەکان هێندەی تر کاریگەریان بەسەر هاوڵاتیاندا ڕنگ دەداتەوە و ئەم بارودۆخە ناسەقامگیرە هەم سیاسی و ئابووریەکە هاوڵاتیانی تووشی بێزاری کردووەوە، بازار و جم و جۆڵی بازاریشی تووشیش لەژان کردووە. بۆ نمونە بەم دواییانە مەسەلەن ئابووری جیهان بۆچی دەگەڕێتەوە؟ چ گۆڕانکاریەک ڕووی داوە تا ئابووری ئەم ڕێگەیە بگرێت؟ بەڵێ، وەکو جیهان باز بکەین ئەم ناکۆچیانەی کە لە نێوان وڵاتان ڕوودەدا ئەم لێک تێنەگەیشتنە و بزات شەڕی ئۆکرانیا و رووسیا، شەڕی ساردی ئابووری نێوان ئەمریکا و چین، کێشە گەورەکانی ئابووری نێوان ئێران و ئەمریکا، ئەمانە هەمووی فاکتەرن و زۆربەی زۆریش لە ناوچە کێشە لەسەرەکانی وەکو عێراق و سووریا و لوبناان و ئەم وڵاتانە زیاتر ڕنگ دەداتەوە. عێراق بەشێکە لەو ساحە جەنجیەی کە وڵاتانی زلهێز تێدا ململانەکانی خۆیان تونتر دەکەن و شەڕی ساردی هەم ئابووری و هەم عەسکەری و هەم جیهانیشیان زیاتر دێنە سنووری عێراق لەبەر ئەوەی شەڕە ئابووری و شەڕە جیهانیەکانی خۆیان یا شەڕە نیقلیمیەکانی خۆیان لە وڵاتی خۆیان دوور دەخەنەوە. بەڵام ئەگەر باس لە قەیرانە جیهانیە ئابووریەکان بکەین بۆ نمونە مسا باس لە کۆربەندی ئابووری جیهان کە ئەمە 53مین کۆربەندی جیهانە. خۆی کۆربەندی ئابووری جیهان کە ساڵانە ڕێک دەخرێت چ پەیامێک ئەگەیەنێت هەم لە ڕۆ سیاسیەکە هەم لە ڕۆ ئابووریەکەوە؟ دەزانین کێک پاکێجە و بۆ ئەم ساڵ چ گرنگیەکە بوو بۆ کۆی وڵاتان و ئەو وڵاتانی کە بەشداریان تێدا کرد؟ بەڵێ، ئەگەر باس لە گرنگی کۆربەندی ئابووری جیهان بکەین ئەم جارەکە بە ناونیشانی التعاون في العالم المنقسم في العالم منقسم کرا، واتە یا مەسەلەن هاوکاریکردنی وڵاتانی دابەشکراو کە گرنگترینیان شەڕی ئۆکرانیا و رووسیا بوو و دواتر کاریگەریەکانی کۆڤید-19 کۆرۆنە ڤایرۆس چەند ڕەوشی ئابووری جیهانی تێکدایان، چەند کاریگەری هەبوو لەسەر ئابووری جیهان و قەیرانی وزە کە یەک لە فاکتەرە بەهێزەکانی ئەم کۆربەندە بوو.
ئەمانە گۆڕانی کەش و هەواکە کاریگەری لەسەر ئابووری دەبێ و کاریگەری لەسەر ژیانی کۆی هاوڵاتیان دەبرێت لە جیهان بەڵام ئەوەی گرنگ بوو ئەوەی زۆر فۆکسی لەسەر بوو هەڵگیرسانی شەڕی ئۆکرانیا و رووسیا بوو چونکە هەردوو وڵات بە گرنگترین وڵاتی بەرهەمهێنی گەنم و وزە و کشتتوکاڵ و بەرهەمهێنی جیهان دەگرێتەوە کە زۆربەی وڵاتان پشت بەم دوو وڵاتە دەبەستێ لە ڕووی بەتایبەت لە ڕووی گەنم و لە ڕووی زەراعەتەوە بەڵام ئەگەر بارودۆخی نێوانی رووسیا و ئۆکرانیا تا ڕادێک باشبی واتە کاریگەریەکانی بەسەر جیهانیشدا کەم دەبێتەوە و بەڵام لەم کۆربەندەدا زیلینسکی بەخۆی و خانەوادەکەی بەشداری ئەم کۆربەندە بوو بەڵام خاڵی لە بازرگانە یا سیاسی و بازرگانە گەورەکانی رووسیا ئەم کۆربەندە تێپەڕیواتە زۆرێک لە ناسەقامگیری بەردەوامی دەبێت لە نێوان رووسیا و ئۆکرانیا مەگەر بە دانیشتنی نێوەنگیری وڵاتان نەبێ بەڵام کۆربەندی ئابووری کاریگەری و گرنگی خۆی هەیە کە کاتی خۆی لە ساڵی 1970 لەلایەن ئابووریناس کلاوس شواب کە ئەمە ڕێخرا وای کرد لە یەکەم جار لەسەر ئاستی وزارەکان کۆریای باکوور و باشوور بەیەکەوە دابنیشن گفتوگۆ بکەن و لە ساڵی 1970 توانی تورکیا و یۆنان دوور بخاتەوە لە جەنجێکی جیهانی گەورە لە نێوانیاندا کە ڕەنگە وڵاتانی تریش بخزێنە ناو ئەم جەنگە جیهانیەوە ئەم جەنگە ناوخۆیەی تورکیا و یۆنانەوە ئەمانە وا دەکات زۆرێک ئەم کۆربەندانە وا دەکات ئەم وڵاتانێک کە قەیرانی ئابووریان هەیە قەیرانی سیاسیان هەیە ئەوە هەر قەیرانێکی تر و لێک تێنەگەیشتن هەیە لەگەر وڵاتێکی تر دەتوانن لەم کۆربەندەدا هەم لە ژووری داخرا و یا لە ژوورەکراوەکان گفتوگۆی خۆیان بکەن و هەماهەنگ بن لە نێوانی ئەوەی کە بارودۆخە ئابووری و سیاسیەکانیان بەرەو پێشەوە ببەن و تا ڕادەیەک لێک تێبگەن بەڵام ئەوەی کە عێراقی بەستۆتەوە بەم بارودۆخە ناسەقامگیری ئابووریە ڕەنگە ڕاستەوخۆ عێراق کاریگەری نەبێ لەگەر دانیشتن لەگەر هیچ وڵاتێک یا کێشەی ئابووری ڕاستەوخۆی لەگەر هیچ وڵاتێکی تر نەبی عێراق ئەگەر نەوتەکەی لێ بکەوە ئێمە هیچ وەبەرهێنانێکمان نییە یان هیچ داهێنانێکمان نییە واتا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی وەبەرهێنانەوە ئێمە لە وڵاتە دواکەوتەکانین بەڵام خوای گەورە سروشتێکی بەم وڵاتە داوەوە سەرچاوەیەکی سروشتی بەم وڵاتە پێشکەش کردووە کە ئێمە ناتوانین هەم ئیدارەی بدەین و ناتوانین خۆشگوزەرانی بۆ هاوڵاتەکانی خۆمان دابین بکەین. باشە کاک نەوزات دەبینین کە لە چەند وڵاتێک لە سەرتاسەری جیهاندا و ئێستاش لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە هەر ئەم قەیرانی گۆڕانکاریانی بەهای دراوەکەیان بەدی دەکرێت ماوەیەکە لە کۆتایەکانی 2022دا تاکوی ئێستایش ئەم گۆڕانکاری بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار ئەبینرێت کە ڕۆژێکی هەم ناجێگیرە و هەم بەرزە دۆلار بەرامبەر بە دینار هەوکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە هەر لە سەرەتاوە توانەکە کاتیە بەڵام ئەم کاتی تاقی بەردەوام دەبێت چەند وڵاتێک سووریا لوبنان ئەوە عێراقی هاتە سەر و ئێران لە ساڵانی ڕابردووشدا ئەگەر بگەڕێنەوە بۆ کۆن یەنی چینیش بە هەمان شێوە دراوەکەی بەم شێوەیە بۆ لە بەرامبەر دۆلاردا لە کوبا کۆلۆمبیاش ئەم گۆڕانکاریانە هاتوونێتە ئاراوە یعنی ئێستا لە عێراقدا چی دەگوزارێت بەرامبەر بە دراوەکەی؟ بەڵێ ئێمە ئەگەر لە ئاوڕێک لە ڕابردوو بدەینەوە 52 وڵاتی جیهان لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەم کێشە ئابووریان توش بووە کە بەهای عوملەکەیان دابەزیوە واتە یعنی هێزی کڕینەکەی نسم بۆتەوە بەرامبەر بە عملاتی جیهانی بە تایبەت دۆلاری ئەمریکی کە لە 240 ساڵە دامەزراوە و 85 عملەی جیهانی داگیر کردووە و هەژمون و دەسەڵاتی خۆی بەسەر هەموو جیهاندا سەپاندووە بە ڕێژەیەکی زۆر وای کردووە دۆلاری ئەمریکی لە ئاست و لە مستەوای زێڕ و کانزایەکانی تردا مقارنە پێ بکرێت بۆ ئەوەی بانقی مرکزی هەر وڵاتێک ئەم دراوە قورسە بیانیانەی زیاتر دۆلاری ئەمریکی دابین بکە بۆ ئەوەی هێزی کڕینی عملەی وڵاتەکەی خۆی جێگیر بکەوە ئەوەی لەسەر بانقی مرکزی عێراقی ئەگەر باز لە عێراق بکەین
لە دەسەڵات و لە سەر ئەستۆی ئەوە هێزی دیناری عراقی لە ئاستێکدا جێگیر بکە کە بە فەرمی 146 جێگیر کردووە، بەڵام ئەوەی ئەو بارودۆخە سیاسیە وای لێ دەکات کە نەتوانێ یان بەرگری یان سەقامگیری دیناری عراقی تا ئاستێک ڕابگرێ، ئەمە ڕووە سیاسیەکەی و ڕووە ئەو ژێردەسەڵاتی ئەمریکایە کە سوودانی وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناچێتە ژێر فشار و ناچێتە ژێر بڕیار و ڕاستپاردەکانی ئەمریکا بکە. ڕۆژانە ئەگەر بە معدلی وەربگرین 250 میلیۆن دلار دەخرا بازار بە حەوالە و اعتیمادات و نەقدەوە کە ڕێژەیەکی زۆر دۆلاری ئەمریکی دەبردرا دەرەوە. ئەمانە هەمووی هۆکار بوون کە ئەم ڕێژە زۆرە دۆلارە کە دەخرا بازار هەمووی ئاماژە بوون بۆ ئەوەی کە هاوکاری ئێران دەکرێ و بە شێوەیەکی نایاسایی تەهریبی ئەموالە سپیکردنەوەی پارەیە کە لە وڵاتی عێراقەوە بەدەستی گەندەڵکاران و بەرپرسانی گەورە بەرپرسانی عێراق دەبردرێتە دەرەوە و ئەمانەش دەبنە هاوکاریکردنی ئەو وڵاتانەی کە ئەمریکا فشاری نێودەوڵەتی لە سەریانە ئابلوقەی ئابووری خستوونەتە سەر کەواتە عێراق نەچوە بەژێر ئەم فشارانە. من پێم وایە ئەم ناسەقامگیری ئابووری ئێستا لە نێوان دۆلار و دیناردا هەیە، منیش پێم وایە کاتیەوە لە ئێستا لە یەکەم لە دوایین لێدوانی سوودانی بەڵێ لە لوبنان بینیمان کە بەهای دراوەکەی نزیک بۆ لە 30,000 لیرەی لوبنانی لە بەرامبەر 100 دۆلاری ئەمریکیدا، لە سووریا بینیمان بە هەمان شێوە، لە ئێران ڕەوشەکە هەمومان ئاگادارین، لە ئۆکراین و کۆمەڵێک وڵاتی دیکە تا ئێستا لە وڵاتای لوبنان و سووریا و ئێرانیشدا تورکیاش بە هەمان شێوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ ئابووری ناوخۆییان چارەسەر نەبوو کاو کاتی ژەر دەوترا کاتیە. لە عێراقدا هۆکارە سەرەکیەکەی بۆچی دەگەڕێتەوە و کەی چارەسەر دەبێت کاتیەکە کەیە؟ عێراق لەو وڵاتانەیە کە ژێردەستەی ئەمریکایە و ئەمریکاش لە خواست و داخوازی و حەزی ئەودانی عێراق بە بارودۆخێکی ئابووری زۆر خراپدا تێ بپەڕێ، بەڵام لەبەر ملنەدانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتدارانی عێراق بە ڕاستپاردە و داواکاریەکانی ئەمریکا ئەمانە بوونەتە هۆکار بۆی ببێتە فشارێک لەسەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی بە ئاسانی دەستی ئێران و هەندێک وڵاتی تر لە عێراق دوور بخاتەوە. من پێم وانە بە هیچ بڕیارێک بە هیچ گۆڕانکاریەک و پلاتفۆرمێکی نوێ یان بە هەر سیستەمێکی نوێی کە لە بانقی مرکزی بۆ حەوالات و اعتیمادات و نەقد و ئەمە بنبڕ بکرێ، بەڵام ڕێژەکە کەم دەکرێتەوە. من پێم وایە لە چەند هەفتەی داهاتوو پرۆژە بودجەی پرۆژە یاسای بودجە دەچێتە پەرلەمان و لەوێن دەرێ ئەم نرخە جێگیر دەکرێت یا 145 یا 146 نرخی دۆلار بەم شێوەیە جێگیر دەبێ و ئەم پلاتفۆرمە نوێیە یا ئەم سیستەمە نوێی کە لە بانقی مرکزی پەیڕەو دەکرێت لە دەی مانگەوە جۆرێک لە تەبادولی ئەم سیستەمە هەیە. یعنی ئەگەر ئێستا باز بکەین تەنها دەڕۆژێکە عێراق بە فەرمی هەوڵی داوەتە سەر ئەم سیستەمە نوێ بۆی دۆلاری ئەمریکی بە شێوەی نەقد و حەوالە و اعتیمادات بخاتە بازار لەسەر سیستەمە نوێیەکەوە بە دوواداچوون و تەدقیق و وردبینی تێدا بکرێ بۆ ئەوی ئەم دۆلارانە بە شێوەی فەرمی ئایا بۆ کەلوپەل و کاڵا و پێداویستی سەرەکی دەبردرێتە دەرێ، ئایا یعنی لەبەر مەبنای ئەم پارەیە یان مقابلی ئەم پارەیە ئایا ئەم کاڵا و کەلوپە لە پێداویستە سەرەکیانە بۆ هاوڵاتیان بە ڕەسمی داخلی عێراق دەکرێت. ئەمانە هەمووی پرسیارن، ئەمانە هەمووی فاکتەرن بۆ ئەوەی ئەم برێن گومانانە لە ئەمریکا کەم بکاتەوە بۆی دۆلار بە شێوەی نافەرمی دەچێتە وڵاتی عێراق. بەڵام ئەوەی ئێستا گرنگە بارودۆخی عێراق لە دیناری عێراقی بارودۆخێکی چاچی هەیە و لە ڕووە هێزە کڕینەکەی
هێزێکی زۆر باشیە، بەڵام چونکە عێراق لە دەسەڵات و توانای خۆی دانیە ئەم پارەیە کە فرۆشی نەوتە بە ئاسانی یان بە بڕیارێک ئەم پارەیە بخاتە بازار یان بۆ حەوالە و ئەتیمادات بەکاربینی، تەنها بەنقی مرکزی داوا لە بانقی فیدرالی ئەمریکا دەکا کە بڕێک پارێ بۆ دیاری بکەوە. ئەگەر ڕێژەکەشی زۆر بێ بانقی فیدرالی ئەمریکا پارەکەی لێکەم دەکاتەوە، واتە دەسەڵاتی ئابووری مطلقی لەلایەن ئەمریکاوەیە. و لە بیر نەکەین عێراق 32 میلیارد دلاری تریشی هەیە لە ئەمریکا لە 2023ەوە کە توانای سەحەبکردنەوەی تەنها تاکە دۆلارێکیشی نییە، کەواتە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووری سربەخۆ عێراق ژێردەستەیە. لە ئەم 32 میلیارە ئەمریکا لە 2023ەوە کە ڕێژەیەکی سووی زۆر کەمی دەداتێت لە سەتایەکیش کەمترە. ئەمانە ئەم بارودۆخە ناسەقامگیریە ئابووریانە هەموو ئەم لێکەوتە سیاسیانەی لێ دەکەوێتەوە، لێکەوتە سیاسەکان ئەم لێکەوتە ئابووریانەی لێ دەکەوێتەوە، کەواتە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی من شێوازە ئەکادیمیەکەی دەرێم، لە ڕووی علمیەوە ئابووری عێراق دیناری عێراقی لە بارودۆخێکی زۆر باشدایە و هێزی کڕینی دینار زۆر لە ئاستێکی باشدایە، بەڵام بارودۆخە سیاسیە ناسەقامگیریەکە وای کردووە بارودۆخە ئابووریەکەش گۆڕانکاری بەسەردابێ یان شلەژانی ئابووری لێ بکەوێتەوە. من پێم وایە هاوڵاتیانی عێراق پەتی سەبریان ئەوەندە درێژە ناکێشێ و لە چەند هەفتەیەکی داهاتوو ئەگەر ئەم قەیرانە بەردەوامی ئەبێ هاوڵاتیان دەڕژێنە سەر شەقامەکان و لە بیر نەکەین سەرۆکچی ئەنجومەنی وەزیرانی پێشووتر عادل عەبدولمەهدی تەنها بەم گۆڕانکاری و ملنەدانە بەر بڕیارەکانی ئەمریکا وای لێهات لە دەسەڵات دوور خرایەوە و سوودانی شەمان ئەو سیناریۆیە باوەڕ ناکەم دووبارە بکاتەوە، چونکە ئەگەر بەردەوامی هەبێ ژیان دەوەستێ، ینی دەبێتەوە. من پێم وایە لە مانجی داهاتوو وردە نرخی دۆلار لە بەهاکەی نزم دەبێتەوە و دیناری عێراقی تا ئاستێکی سەقامگیری تر دەچێتەوە، بەڵام ئەوانەی کە باز دەکەن دۆلار دێتە سەر 130 و ئەوانە من پێم وانییە دۆلار جارێکی تر بگاتەوە 130 و 120 تەنها لە 146 و 47 خۆی 46 ڕسمەکەیەتی، بەڵام نێوەنگیری ئەو بانکانێک کە بەشداری مەزادی وەرگرتنی دۆلار دەکەن ڕێژەیەک لە قازانج بۆ خۆیان دیاری دەکەن، بەڵام ئەوەی هاوڵاتیان کە ئێستا خواستی لەسەر دۆلار دروست کردووە تەنها لە ڕووە سیاسەکەیەوە هەندێک خەڵکی نابەرپرس بەڕاستی دیناری عێراقیان ئەوەندە متمانە هەڵوەراندووە و بارودۆخە سیاسەکەش وای کردووە خەڵک ئەوەندە متمانەی بە دیناری عێراقی نەمێنێ، هەم لە ڕووی قەبارەوە هەم لە ڕووی ڕیسکردن و ژماردنەوە کێشەی بۆ هاوڵاتیان و بانق و کۆمپانیاکان و بازرگانەکانیش دروست کردووە. بەڕێز نەوزاد هەمەوەندی ئابووری ناس زۆر سوپاس بۆ ئامادەبوونت کاک نەوزاد.